یەکەم کۆبوونەوەی هاوبەشی ئەمنی و ئیداری نێوان فەرماندەی هێزە هاوبەشەکانی کەرکووک و لەقی کەرکووکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراقا بۆ ئامادەکاری هەڵبژارنەکانی داهاتووی عێراق لە شارەکە. سەعاد حەربی فەرماندەی ژووری ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک ئەرکی هێزە ئەمنیەکانی لە چاودێری پرۆسەکە و پاراستنی بنکەکانی دەنگدان خستە ڕوو. لەم کۆنگرەیە ئەو هەنگاوە گرنگانە باز دەکەین بۆ پاراستنی پرۆسەی هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوو، پاراستنی بنکەی سەرەکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و بنکەکانی دەنگدان و بنکەکانی نوێکردنەوەی کارتی دەنگدان. پاسەوانی تیمەکانی گەڕۆکی کۆمیسیۆن ئەرکی ئێمە دەبێت کە لە کۆمیسیۆن و ڕادەسپێرێن بۆ کاروباری هەڵبژاردن. جگە لەمانە ئەو دام و دەستگایانەش کە قڕەباڵغیان تێدا دروست دەبێ هاوکاریان دەکەین لە دابینکردنی پاسەوان. هەروەها پلانمان دەبێ بۆ ناو شاری کەرکووک و دەوروبەری. پرۆسەی هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق بۆ کورد و بۆ کەرکووک پرۆسەیەکی چارەنووسسازە. کورد تا ئێستا هیچ هەنگاوێکی نەناوە بە ئاڵاسەی لێک تێگەیشتن و لێک نزیک بوونەوەی هێزە سیاسیەکان بۆ ئامادەکاری هەڵبژاردنەکانی داهاتووی کەرکووک. گرنگە کورد ئەم جارە بە خۆی دابچێتەوە، هەڵەکانی ڕابردووی بسڕێتەوە، هەنگاوی تازە بنێ لەگەڵ عەرەب و تورکمانە، چونکە ئێمە پێمان وایە کە ئەو بارودۆخەی کە ئێمەی گەیانەوە بەم ڕۆژە ئەوەیە کە ئێمە نەمانتوانی وەکو پێویست تەعامولێکی تەندروست بکەین، چ لەگەڵ لایەنە سیاسیەکانی خۆمان، لەگەڵ خەڵکی خۆمان، لەگەڵ جەماوەری خۆمان، دەنگدەری خۆمان و لەگەڵ عەرەب و تورکمان و تەواوی پێکاتەکانی تر. بۆیە پێویستە ئەم جارە بە ڕوحیەتێکی تازەوە بتوانین بەڕاستی خەڵکیش ئاشتەوەکەین کە ئەوە خاڵێکی زۆر گرنگ و ئیجابیە. پێویستە لەسەر سەرکردایەتی کورد و بە تایبەتیەکی نیشتمانی کوردستان کە لە هەوری ئەوەیە لەگەڵ تەواوی لایەنە سیاسی کوردستانەکان کۆ بێتەوە بۆ ئەوەی دراسێکی تەواوی وردی هەم بازنەکان بگرێت و هەم هەڵبژاردنەکە پرۆسەکە بکرێت بۆی بتوانین هەمومان لە یەک بەرێکا بین، یەک هەڵوێست و یەک ریز بین لەبەرەوەی ئەم جارە شێوازی هەڵبژاردنەکە بەڕاستی گۆڕانکاری زۆر بەسەرا هاتووە و ئەخوازێ لە کورد و ئەخوازێ لە قسەکردایەتی کورد کە بە شێوەیەکی زۆر جیاوازتر لە جاران مامەڵ لەگەڵ ئەم دۆخی ئەم جاریان بکە. لە بازنەکانی کەرکووک بازنەی 1 بۆ کورد و بازنەی 3 بۆ عەرەب یەکلایی بۆتەوە. ململانیەکان دەکەونە بازنەی 2 لە نێوان پێکهاتەکانی شارەکە. بۆیە شارەزانی هەڵبژاردن پێیان وایە ئەگەر کورد لەو بازنەیە یەکدەست و یەکگرتو نەبێ ناتوانێت بە ئاسانی کورسی لە بازنەی 2 بەرێت کە بەسەر 4 کورسیدا دابەش کراوە. بۆیە یەکدەنگی کورد لە کەرکووک بەگشتی و لە بازنەی 2 بە تایبەتی بە گرنگ دەزانرێت بۆ زیادبوونی دەنگ و کورسی کورد لە شارەکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.